گفتوگۆکان لەسەر دادگا و یاسا سەروەری بەردەوامە. لەو چوارچێوەیەدا دادوەر ڕزگار محەممەد ئەمین ئەو دادوەرەی کە دادگای سەدام حسێنی سەرۆکی ڕژێمی لە ناوچووی عێراقی کرد لە مێزگردێکدا پرۆژە پێشنیارێکی بۆ بەرەو پێشچوون و سەروەربوونی یاسا لە هەرێمی کوردستان خستە ڕوو. ئەو باسی لەوە کرد گەرچی بە پێی سێ یاسا نابێت دادوەرەکان حزبی بن، بەڵام لە ئێستادا زۆرینەی ڕەهای دادوەرەکان سەر بە حیزبێکن. لەناو ئەم بابەتە بە زۆری ئەڵێن قازی قەضاء مستەقل لە دەستورەکانەوە هەدێت ئەڵێ القەضاء مستەقل، یعنی قەضاء سەر بەخۆیە. بەڕێی من ئەبێ قازیش مستەقل بێت لە پێش، یعنی قازیش مستەقل بێت. قازی یعنی بە میهنێت و قەزایی و شەرەف و نەزاهە ئوستانی کەوا پێویستە ئەبێ قازیش مستەقل بێ بە دەستور، مستەقل و محاید بێت. مستەقل بە تەنها کافی نییە، ئەبێ محاید و عالم بێ بە ئیشەکەی خۆی و خاوێن بێت. ئەمانە هەمووی لەناو دەستورەکە چکە ئەکرێ قازی مستەقل بێت لە ڕووی حیزبیەوە، بەڵام محاید نەبێت، ئەکرێ نەزیه نەبێت. ئەمانە هەموو بابەتێکی ترن کە ڕەنگە لەناو واجباتی قازیشە باسی بکرێت. من پێم وایە ئێستا تەمان بە سێ قانون قازی نابێ حیزبی بێت، بە قانونی دەسەڵاتی دادوەری، بە قانونی ئەحزاب، بە دەستوریش، دەستوری عێراق. بەو سێ قانونە نابێت قازی حیزبی بێت. بەڵام بە بۆچوونی من زۆرینەی زۆری قازیەکان حیزبی متەسەترن. دادوەر ڕزگار ئەمین دەڵێت دەبێت سەرۆکی دادگا و جێگرەکەشی ویلایەتی دەسەڵاتیان دیاری بکرێت، لەبەر ئەوەی لە ئێستادا کاتێک بۆ تەواوبوونی دەسەڵاتی سەرۆکی دادگا دیاری نەکراوە. ویلایەتی سەرۆکی مەحکەمە و نائیبەکەی 4 ساڵ بێت، قابل بێ بۆ نوێکردنەوە بۆ ماوەی 2 ساڵ بە نفسی طریقەی کە پتیا هەڵەبژێرێت. معنای وایە تۆ جارێ سنووردارت کرد. لای خۆمان ئێستا سنوور نییە بۆ سەرۆکی مەحکەمەی تەمیز یا بۆ سەرۆکی ئەنجومەنی دادوەری، یعنی بۆ سەرۆکی پەرلەمان هەیە، بۆ سەرۆکی حکوومەت هەیە، بۆ سەرۆکی هەرێم هەیە مدەت، بەڵام بۆ ئەم دەستگایە سەرۆکەکەی مدەی یا تەقاعد بوونە یا مردنە، چکە هیچ ئالێتێکی محاسبەکردنی تریشی تیانە، یا عاجزبوونی حیزب ئەوە نەکرێت، ئەوەش طریقەیەکی ترە کە حیزب لێ عاجز بوو ئەکرێت، ئەوە ینی واریدە بە طریقەیەکی تر، ئەویش هەرە بێ انتظاری ئینکەنجاری وایە تەمەەن دەستکاریەکرێت لە بۆ ئەو بابەتە. دەسەڵاتی دادوەری هەرێمی کوردستان و دادگاکان بەردەوام گلەیی و ڕخنەی چاودێران و یاساناسانی لەسەر بۆ تۆمەتبار کراوە کە پارێزەری بەرژەوەندی و حزبی دەسەڵاتن و پارتیوێکێتی زۆر جار بۆ تۆڵەکردنەوە دادگاکان بەکاردەهێنن. لە چەند ڕۆژی ڕابردووشدا 15 دادوەر و ئەندامی داواکاری گشتی لە گەرمیان دژی بڕیارێکی ئەنجومەنی دادوەری مانیان گرت و خێمەیان هەڵدا، بەڵام ئەنجومەنی دادوەری هەرێم لە ڕاگەیەندراوێکدا 15 دادوەرەکەی گەرمیانی بە تەکەتول تۆمەتبار کرد، هاوکات سزایدان و پلەی بەشێکیانی دابەزاند و بەشێکی دیکەشیانی گواستەوە. ئەمەش بە هەوڵێکدانرا بۆ بێدەنگکردنی هەر دەنگ و ڕەنگێک کە باز لە سەروەرنەبوونی دادگاکان بکات. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.